هاوڵاتی ئێوەنین بەکاری ڕۆژنامەوانی هاتوو هەنێ زانیاری لەسەر جوگرافیای ئەم وڵاتە کۆ بکەمەوە ئەمە پێی کێشەی شار و نەتەوەی منە کەچی ئەو نامەردە پێوتم هێشتا خۆی تووڕاکرد ئەیودەی خێراکە هەرچێکم پێ بڵێ خێرا بەحسە دەکەم و تەواو هەرجارێ و بە زمانێک پێوتم ئەوەی پێوتبوومەوە ئیتر خۆم لە کەلیمەکەی شارەزا بوو و ئەمزانی چیوێ پڕچەکدارێکی دەمامگار خۆی کرد بە کوڕێکی گەنج کڵاشکۆفێکی بەشان لە پڕهات و کراسەکەمی بەرز کردەوە و بە لولەی کڵانشیلگۆفەکە دەرپێکە پیداکرد هاوارە کرد فەرق ناکا بۆ من خەڵکی چه وڵاتە بیت من بە تەنها ژن مەبێ بیرۆکەیم ئیشە بەڕاستی من ئەمە لە 2016ەوەم دەقەم نووسیوەوە لە ناو ئەو کتێبا بڵاوم کردوێتەوە بە ناوی وەک قەقنەز ئەسووتێم کە چەند دەقێکی شانۆیە ئەو دەقە هەڵبەتە دەرەنجامی هەموو ئەو چیرۆکانەیە کە من خوێنومەتەوە گوێم لێ بووە لەسەر زمانی ئەو ژنانەی کە ڕزگاریان بۆ لە ژێردەستی داعش بەڕاستی کاریگەریەکی گەورەی هەبوو لەسەرم کاریگەریە کە ئەنێ جار لە خۆمەمە پرسی ئێمە ئەبێ هەست بە ئازاری ئەمانە بکەین بەڵام کە هەستیشمان پێکرد تەنها ئەوە نێ لە جێ خۆمانەوە بێدەنگ بین چۆن نتوانین ئەمە بگەێنین و چۆن نتوانین بیکەین بە دەنگ چۆن نتوانین بیکەین بە پەیام وەزیفەی هونەر چییە لەمەیە ئایا هونەر ئەتوانێت وەکو دەنگێکی پشتگیری بۆ ئازاری قۆڵی ئەم ژنانە کاریگەری هەبێت بۆیە من دەقەکەم کە نووسیش هەروان نووسیم کە بتوانین بەس بە خوێندنەوە نمایشی بکەین وەکو پێرفۆمانسێک وەکو نمایشێک دوور لە هەموو ڕاکردنێک لە سەرشانەوە دوور لە هەموو جوڵەیەک دوور لە هەموو دیکۆرێک بەڕاستی ئەوە بوو ئێمە دوای ئەوەی کە بیرمان کردەوە کە باشترین کات گونجاو بێ بۆ بەڕەنگاربوونەوەی تونند و تیژی ئەم ساڵ پەیوەندیمان کرد بە خات و ئاشتی لە بەشی جەندەر لە نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکی حکومەت کاک قوبات تاالبانی کە پشتگیری ئەم پرۆژەیە بکە بە خۆشحاڵیەوە پرۆژەکان پشتگیری کرد ئێمەش لە ماوەیەکی کەمە بەڕاستی 10 ڕۆژ بۆ 2 هەفتەیمە کەوتینە ئیشکردن لەم پرۆژەیە و بڕیارماننا و لە ناو دەقەکەشە هەروان نووسراوە ئەمە چەند وێزگەیەک ئەبێت بڕوات لەگەڵ ئەم ئیشە و لە چەند شوێنی دنیا جیاواز نمایش بکرێ بۆ ئەوی هەموو دەنگی ئەو خەڵکە بتوانن لە پاڵ دەنگی ئێمە و ئازاری ئەو ژنانە بگەێنینە گەورە بەرپرسانی هەرێم بیان گەێنینە هەموو ئەوانەی کە لە نەتەوەیە گرتوەکان باز لە جاڕنامەی مافی مرۆڤەکەن پرسیارەکە لێرە ئەوەیە ئەگەر ژن مرۆڤە ئەبێ بەم شێوەیە مامەڵەی لەگەڵ بکرێ ئەگەر بەم شێوەیە مامەڵەی لەگەڵ ناکرێت کێ پارێزگاری لە شەرەف و ئابڕوو لە ژیانی ئەم ژنانە ئەکات ئەمە پەیامی ڕاستەقینەی ئێمە و هیوادارین هەموو ئەو لایەنانی کە ئەیانەوێ ئەو دەنگە بەرز بێتەوە بتوانن پشتگیری ئەم پرسە بکەن ئەمە جگەلەوەی کە پرسێکی نەتەوەیە پرسێکی زۆر جیهانیە پرسێکی نێودەوڵەتیە لە هەموو دنیاە بۆ نمونە ڕەنگەیەکێکی وەکو نادێ موراد کەیسێکی گەورەی هەبێ بەڵام زۆرینەی ئەو ژنانە بەشێکن لە نادێ موراد زۆرینەی ئەو ژنانە نادێ مورادەکانن کە ئێمە بەڕاستی بەسەرهاتیان نازانین بەڕاستی ئەگەر لە پامێکی ئاوای گوێمان لە ئازاری ئەوان نەبێ نازانین ئەوانە چۆن ژیاون بۆیە هەمیشە ژنان قوربانین لە جەنگەکانە قوربانین لە پرسە
سیاسیەکانە لە پرسە کۆمەڵایەتەکانە لە پرسە ئابوووریەکانە بەم ڕۆژەوە کە تەکنەلۆجیا چەند کاریگەری نەرێنی و سلبی هەیە لەسەر ژیانی تاکی کۆمەڵ یەکەمین زەرەرەومەند ژنە بۆتە قوربانی بۆتە قوربانی موبایل بۆتە قوربانی تەکنەلۆجیا بۆتە قوربانی تۆڕە کۆمەڵایەتەکان کە هەموو ئەمانە ئەبێ یاسایەک هەبێت ئەبێ دەستورێک هەبێت ئەبێ سنوورێک هەبێ ئەمانە بپارێزێ ئێمە لە ڕێی خۆمانەوەکو هونەرمەندان پەیامی خۆمانەیە و دەنگی خۆمانەیە کە چۆن بتوانین بیگەێنین هیوادارین ئەم دەنگە بگاتە شوێنی مەبەست و هیوادارین ئەم دەنگە بتوانێت کاریگەری خۆی هەبێت تایبەتمەندی شانۆی شەقام زۆر جیاوازە تایبەتمەندی شانۆی شەقام هەموو بابەتێک لە خۆ ناگرێت ئێمە ئەم دەقا ئەم نمایشە بۆ کەسانی خاوەن بڕیار نمایش ئەەکەین ئەمانەوە پشتگیریمان بکەن ئەمانەوێت دەنگی ئێمە بگەێن ئەو شوێنانەی کە خاوەنی بڕیارە هەموو دەقێک ناتوانانی لە شەقام نمایش بکەی و هەموو دەقێکیش ناتوانانی لەسەر شانۆ نمایش بکەی و بۆیە ئێمە ئەمە یعنی بەڕاستی بڕیارمانە لە هەر شارە لە هەر شوێنە لە هەر وێزگەی یەک جار و یەک سات و بۆ یەک ڕۆژ نمایشی بکەین بۆ ئەوی بتوانین ئەو پامانە ئەو دەنگانەی کە ئەبنە پاڵپشت بۆ ئەم دەنگانەی ئێمە و ئێمەش ئەبینە پاڵپشت بۆ ئەوان هەمومان بەیەکەوە بتوانین پامێکی گەورە بگەێنین.